بەناوی خوای بەخشندەی مێرەبان دووبارە سڵاوتان لێبێت ئازیزانم 21 ڕۆژ تێپەڕبوو بە سەرکەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد و گەرمترین باسی شەقامی عەرەبی و ناوچەکەی وێنەی داهاتووی سووریایە خەریکە ئەو گۆمەشڵەقاوەی کە هیچ ڕۆڤەکارێک پێشتر هیچ وێنەیەکی تێدا نەدەبینی هێدی لە سووریا ڕوون دەبێتەوە بەڵام هێشتا وێنەکان تەواو دیار نین دەرنەکەوتون وە نازاندرێت چۆن ئاشتی و یەکگرتووی لە نێوان پێکاتەکانی سووریا بەرقەرار دەبێت هەمومان دەزانین کە سووریا پێکاتێکی فرەنەتەوەییە ئەگەر چی سەرکردە شۆڕش گێڕە نوێکە نەرم دیارە بەرامبەر بە هەموو پێکاتەکانی دەوڵەتی سووریا بەڵام کەس نازانێت چۆن مامەڵە لەگەڵ پێکاتی عەلەویەکانی پاشماوەی ڕژێمەکەی بەشار ئەسەد دەکات و مامەڵە لەگەڵ پێکاتەکان بەتایبەت کورد کە پێکاتێکی بنەڕەتی و پێکاتێکی کە جیۆپۆلۆتیک و جوگرافیای سیاسی لەبەردەستە چۆن مامەڵەی لەگەڵ دەکات. ئەمڕۆ ئەحمەد شەرع وتووەتی لەگەڵ ئەسەدە لە گفتوگۆ داین بەڵام کەس نازانێت تا ئێستا گفتوگۆکان تا ئێستا چی بوون باز لە چی کراوە لەسەر چی ڕێکەوتون بۆچی گفتوگۆکان خاو بەڕێوە دەچن. کورد لە داهاتووی سووریا چارکێکی دەبێت و چمافێکی دەست دەکەوێت. دەستوری سووریا لە 3 ساڵی ئایندەدا دەخرێتە بەرباس و خواست کورد دەتوانێت لە دەستوردا چۆن مافەکانی بەدەست بێنێت ئەوەی کە لە عێراق کورد بەدەستی هێناوە لە ڕۆژاوای کوردستان دەتوانێت لە دەستور مافەکانی بچەسپێنێت. دوو پەرلەمانتاری دەمپارتی سەردانی عەبدوڵڵا ئۆجەلانیان کردووە لەم کاتەدا کە تورکیا ڕێی بەلانە کوردیەکان داوە ئۆجەلان ببینن. لەم تەوقیتە ئێستادا ئەم پرۆسەیە چی لێ دەخوێندرێتەوە ئەمانە و چەند بابەتێکی دیکە بە میوانداری بەڕێز سامان ڕەباتی چاودێری سیاسی لە ستۆدیۆی ناوەند بە خۆشحاڵیەوە لەگەڵم دەبێت مامۆستا سامان بەخێر بن سپاس. هەروەها لە هەولێرەوە بەڕێز شوان ڕابەر چاودێری سیاسی مامۆستا شوان سڵاو لە ئێوەش سپاس بۆم دەرفەتەی ئێوەش بەخێر بن. ئێستا دێمە لای ئێوەش مامۆستا سامان بەخێر بن خۆشحاڵم کە لە ستۆدیۆ ئامادەن. لە سووریا ئێمە دەزانین کە ڕیشەی کێشەکان زۆر قوڵن و هەندێک جار ئەم کێشانە ڕیشەکان بۆ هەندێک ڕەهەندی فکری دەگەڕێتەوە. ئەمانی کە هاتنە پێشەوە لە سووریا ڕوخانی ڕژێمەکەی بەشار ئەسەد کە 53 ساڵ حکمیان کرد هەروە شتێک بوو لە زمنی بەهاری عەرەبیدا بوو هەردەبوو لاچووبایە موئامەرەی نێودەوڵەتی بوو یاخود ڕیشێکی فکری هەیە پەیوەندی بە چیەوە هەبوو کە لەوێ ئێران و رووسیا کە ڕەگ و ڕیشەیەکی زۆر قوڵیان داکوتا بوو لەوێ هەڵقەندران. زۆر سپاس کارزانگیان بە خێراتنی مامۆستا شوانی شەکەم سڵاو ڕێز بە بینەران بەخێر بن. سەلامت بێخوا. بابەتی ئەو ڕیشە فکرەی ئاماژەت پێکەم نەمە سەرەتا پیرۆزبایی لەگەلی سووریا بکەم وە کورد بە تایبەت لە ناوگەلی سووریا بۆم ئازادیە بۆ ئەو مژدە خۆشە کە گەیشت بە هەمومان ڕاستی ڕژێمێکی چەپگەرای ئەلمانی توندڕە و بە پشتیوانی کۆمەڵێک ستەمکاری ناوچەکە و دەرەوەی ناوچەکەش توانیان ئەوانە درێژە بکێشن بە حکومڕانی و بەداخەوە ئەتوانم بڵێم دیسانەوە ئاینێکی دیزاین کراو بۆ ئەو حکومڕانە فاشیلانە هەمیشە لەسەر خەتە. هیوادارم هەموو مامۆستایانی ئاینیمان بانخوازانمان زۆر وریابن پشتیوانی هیچ ستەمێک هیچ ڕژێمێکی ستەمکار نەکەن بە دڵنیایی شەریکی هەموو کوشت و بڕوو تەعزیبێکن کە ئەو دەسەڵاتە ئەنجامی ئەدا. بابەتی ڕژێمی سووریا مێژویەکی قوڵی هەیە سەردەمانێک ئەمە سەری هەڵداوە بە ناوی نەتەوەگەرایی کە لە ئیسلامە پێوترێ دەعوها فەئینەها مونتینە تەرکی کەنوازی لێبێنن لەبەرەوەی بۆگەنە. بەڕاستی هەر نەتەوەگەراییەک لەسەر ئەساسی مفازەلە یعنی بابەتەوەی کە نەتەوەیەک لە نەتەوەیەک باشترە جنسێک لە جنسێک باشترە بەڕاستی ئەوە ئەو پەڕی جەهالەتە. خی گەورە بەندەکانی خۆی دروست کردووە بە فەرمانی ئەو گەلەکان جیابوونەتەوە نەک فەرمانی ئینسانەکان. بەرحاڵ ئەمە گەر ئاوا باسی کەین ڕیشەیەکی نەتەوەی چەپگەرایی هەیە ئەم حکومڕانیانەکە لە مەنتیقەکەیان و هیچ دیکتاتۆرێک ناتوانێت ئاستەمە بتوانێت ئیدامە بە حکومی خۆی بدا ئەگەر هاوکاری نەبێ ئەگەر پشتیوانی نەبێ وەکو پێم وتیانی ئەو پایانی کە هاوکاری دەسەڵاتێکی دیکتاتۆرن بێدەنگی جەماوەرە پشتیوانی چینێکە لە مامۆستایانی بەناو واتە مامۆستا سامان پێی وایە هەر دەوڵەتێکی نەتەوەیی
دعوها وەکو فەرمودەکە فەرمووی فإنها مونتینە ینی بۆگەنە بەم چوارچێوەی بێت دەوڵەتانی ئێستا هەمووی دەوڵەتی قەومین لە دوای ڕوخانی دەوڵەتی ئیسلامی لە 1920 دەوڵەتانی تورکیا و ئێران و وڵاتانی ناوچەکەش هەمویان هەر دەوڵەتی بۆگەنن لەسەر ئەساسی قەومیەت دامەزراوە. بەتاکید لەبەرەوەی هەر ئەوە شەوای کردو بوونە میلەتی ئێمە چەوساوەتەوەینا یعنی من چی ستەمێکم کردو کە بە کوردی لە دایکم بە کوردی قساکەم ستەمی من لەکوایە خوای گەورە وای هەڵبژاردەوە من نەتەوەی کورد بم و ئەشفەرمێ لتعارف و نەک لتەقاتەلو بۆی تعارف کەن بۆی بژین پێکەوە یعنی ئەو هاتووە ڕقی لە منە لەبەرەوەی کوردم بەتەکید دەوڵەتێکی بۆگەنە هەر کامێکیان بن و بەعسی عەرەبیش جا لقی سووریا بێ عێراق بێ عێراقیان ئەتوانم بڵێم ئەگە مقاومەتەن بە سووریا باشتر بوو لەوێ ئەسڵەن کورد ناسنامەی نەبوو یعنی نێزانی بڵێ من چیم لەبەروی جنسیان نادا پێ ڕەگەزنان. زۆر باشە مامۆستا سامان دەوڵەتێکی ئەلمانی بەعس لە ناو چووە لە سووریا ئێستا بەڕێستان ڕێشەی کێشەکان بۆ دەگەڕێنەوە کە لە ناو هەموو پێکاتەکان پێکاتێک زیاتر زەق کراوەتەوە و دەوڵەتێکی قەومی بووە بەڵام ئێستا ئەوەی کە هاتووە لە سووریا لە چوارچێوەی زمنی بەهاری عەرەبیدا یاخود هەموو ئاراستەکان بەو ئاراستەیەن جارێکی دیکە دەوڵەتێکی دیکەی قەومی لە سووریادا بمەزرێتەوە بەدەر لە دەوڵەتێکی ئایدۆلۆژی یاخود ئیسلامی کە وەکو چەتر بێ لەسەر هەموو گەلان لە سووریا. شۆڕش لە سووریا تازە نییە ئەوەی شارەزای مێژووی سووریا بێ دەمێکە چەند محاولەی انقلاب اختیال ئەوانە هەمووی ڕوویداوە و لە ساڵەکانی سەرەتای هەشتاکان لە شاری حەما ڕاپەڕینی گەورە بووە بەڵام ئەم دەسەڵاتە کوشت و بڕێکی زۆری کرد لەو شارە زیاد لە 40,000 مەدەنی و ژن و مناڵی کوشت لەو شارە و بەڵام ئەتوانە بڵێم بەهاری عەرەبی ئەو برینەی جارێکتر هەڵدایەوە فرسەتێک بۆ گەلانی سووریا هاتە پێش کە بتوانن ڕاپەڕن بەس بەداخەوە توانم بڵێم وڵاتانی عەرەبی و ناوچەکە بە تایبەت ئێران و رووسیا وەکو هێزێکی گەورەی نێودەوڵەتی بوونە فریاڕەسی ئەو ڕژێمە دیکتاتۆرە توانی 12 ساڵێکی خۆی ڕابردێ. زۆر باشە مامۆستا دەگەڕێمەوە لای بەڕێستان دەمەوێت بچمە لای مامۆستا شوانیش. مامۆستا شوان سڵاوتان لێبێت و سپاس بۆم دەرفەتە دووبارە بەخێر بێن. مامۆستا سامان ئاماژە بۆ دەکات کە بەشێک یەکێک لە وەکارە ڕئیسیەکانی ئەوەی کە شەڕ و ئاشوب و ئاژاوە لە ناوچەکەدا هەیە ئەوەیە کە دەوڵەتەکان دەوڵەتی قەومین و دەوڵەتی نەتەوەینی هەموو نەتەوەکان نین بۆ نمونە سووریا کۆمەڵێک پێکاتەی تێدا یەک پێکاتە زەق کراوەتەوە بەڵام ئەگەر ئیسلام یاخو سیستەمێکی ئایدۆلۆژی ئیسلامی حاکمڕان بێ بەسەر هەموویدا هەمویان قبوڵی دەکەن. ئێمە دەزانین کە ئەم دەسەڵاتی سووریا کە ڕژێمی بەعز کە دایکی حەزبی بەعز بوو لەوێ حافزە سەدان مەزران سیستەمێکی ئەلمانی بوون بەڵام ئەوانەی کە ڕوخاندووشیانن وڵاتانی ئەوروپا و بە وڵاتانی دراوسێ وەکو تورکیاش ئێستاش بە پێی دەستورەکان دەستورێکی ئەلمانین خۆمان دەزانین ئەگەر چی یاک پارتی دەسەڵاتدارە لە تورکیا بە هەمویان هەر ئەلمانین دەسەڵاتێکی ئەلمانیان ڕوخاندووە. ئێستا ئومێدی ئەوە هەیە کە لە سووریا سیستمێک دابمەزرێ کە تام و بۆنێکی ئیسلامی پێوە بێ بۆ پێی کە پاشخانی فکری ئەحمەد شەرە کە ئێستا بەتەڵی ساحەکەی لە سووریا پاشخانێکی ئیسلامیە. بەێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کە کارزان زۆر سپاس و خۆشحاڵم لەگەڵ برای بەڕێزمان مامۆستا سامان لە بەرنامەکە بەشدارم. طبعاً مەسەلەی سووریا گەر تەماشا بکەن دیارە زۆر لە مێژە حەزبی بەعس لەوێندەرێ حاکمە و حکوم دەکا. دیارە حزبی بەعث لە ساڵی 1940 سەرەتا دامەزراوە دواتر لە سووریا وەکو هەرێمی سووریا لە 1963 هاتۆتە ئەوێ و دواتر هاتۆتە عێراق و ئەو ناوچەیە و لە ئەسڵدا دامەزرێنەرانی بڵێن موشیل عەفلەق کە کەسێکی مەسیحی بووە هەروە سەلاح بەیتار و ئەکرەم حۆڕانی و ئەوانە ئەو حزبیان دامەزراندووە. ئەم حزبە هەم حزبێکی ناسیۆنالیزم بووە لە ناوچەی خۆی واتە قەومی بووە هەم حزبێکی وەکو ئایدۆلۆژیا
علمانی بووە و دروشمی دیموکراتەتیشی بەکارهێناوە یا بەرز کردوتەوە بەڵام لە ئەسڵدا وانە بووە. ئیدی زۆرێک لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوین شەرق ئەوسەد دیارە ینی ئەو حزبانەی کە زیمامی ئوموریان گرتوۆتە دەست حزبی قەومی حزبی ناسیۆنالیست بووینە واتە نەتەوە پەرز بووینە بەڵام لە مقابلدا بە شێوەیەکی زۆر خراپ حکومڕانی گەل و نیشتیمانیان کردووە مافی خەڵکی تر و پێکاتەی تریان پێشێل کردووە تەنانەت زۆر تەسچیان کردوتەوە زیاتر لە خەمی حزبی خۆیان و دەستە و تەیاری خۆیان دابووینە تەنانەت بە ناوی قەومیش بوو ئەوەی بە ناوی قەومی عەرەب بووە خەڵکی عەرەبیشی گرتووە و کوشتووە و مەحروم کردووە چ لە سووریابی چ لە عێراقبی و بزاد لە سووریا و بالتحدید بنەماڵەی حافظ ئەسەد کە لە ساڵی هەفتاوە هاتۆتە سەر حکم کە تا ئێستا حکومیان کردووە بەڕاستی هۆکارەکەی ئەوە بووە کە بە ئاگر و ئاسن حکومیان کردووە خەڵکیان چەوساندۆتەوە و خەڵکیش لەو سەردەمانەدا کاتێک کە بەهاری عەرەبی هاتە ئاراوە دەرفەتێکی زێڕینی بۆ ڕەخسا شۆڕشیان لە سووریاش بەرپا کرد ئەوەش بۆ تەدەیونی خەڵکێک دەگەڕێتەوە بۆ هەڵوێستی جوامێرانە و شامێرانی خەڵکێک دەگەڕێتەوە کە قبولیان نەکرد. ئێستاش ئەو تەیارە ئیسلامیەی کە هاتۆتە سەر حکم بە هاوکاری کۆمەڵێک لە هێزەکانی تر بەڵام سەرە ڕمەکەی بریتیە لە هەیئەی تەحریری شام وێڕای ئەوەی کە بەڕاستی جۆرێک لە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی یا هەرێمی هەبووە کە من پێشم زۆر ئاسایە و زۆر باشە بەڵام ئێستا کە هاتوونە سەر حکوم تەماشای لێدوانەکانیان دەکەین تەماشای تەعامل و هەڵسوکەوتەکانیان دەکەین تا ئێستا باشیان هێناوە هیوادارین باشتریشی ببن. مامۆستا شوان ئەحمەد شەڕە ئۆتۆنۆمی یاخود لە مرکزی ڕەت دەکاتەوە بۆ قەزەی کورد لە وەکو پێکاتێکی سەرەکی لە سووریا و خۆشیان مەزلوم عەبدی چەند جارێک لە ماوەی ئەم 20 ڕۆژەی ڕابردوودا و تویان ئێمە داوای لا مرکزی ناکەین داوای ئۆتۆنۆمی ناکەین دەتوانین لێرەدا ئەوە تێبگەین کە بەڵێ هەردوو لە بابەتی قەومیەت و من عەرەبم تۆ کوردم ئێستا لەم قۆناغە بەلایەنەوە ناوە پێیان وایە کە ئەم بابەتانە بێنە بەرباس و لێکۆڵینەوە زۆر کوردەواری وتەنی زۆر لێکتری بجوێننەوە ناگەن بە ئەنجام یانەوە تا هەردوو لە ئێمە دەزانین کە سەدا لە ڕووی فکرەوە تا ڕادەیەک جیاوازە لە ئەحمەد شەرە چۆن دەکرێت ینی ئەم بابەتە بەیەکەوە ببەسترێتەوە ئەوان داوای دەوڵەتێکی ئاینی ناکەن لە باکووری فورات ئەمانیش پاشخانێکی ئیسلامیان هەیە ئەم لێک تێگەیشتن و ئەم حەڵقەی وەسڵەت چییە لە نێوان ئەم دوولادا بۆی کە بیان گەینێ بەیەک؟ بەڵێ هەڵبەتە بڵێن هەسەدە و حرەکەتی ئەحمەد شەڕع کە هەیئەی تەحریرە لە ڕووی نەتەوەیەوە لێکجیان کە ئەوان عەرەبن و هەسەدە کووردە و هەروەها لە ڕووی ئایدۆلۆژیاوەش بە هەمان شێوە لێکجیان دیارە هەسەدە کە ئێستا ئەوە هەسەدە لە سەردەمی حکمی ئەسەد بڵێن بگرە هەر لە سەردەمی بەشار ئەسەد و قوڵتریش خواردترش لە سەردەمی حافظ ئەسەد وەکو نەتەوەی کورد بەڕاستی لە سووریا زۆر بێزار بوون زۆر چەساوە بوون بەڵام ئێستا کە ئەم حرەکەتە ئیسلامیە هاتۆتە سەرکار ئەگەر تەماشای لێدوانەکانیان بکەین ئەگەر چی باسی وەحدەتی سووریاش بکەن بەڵام گرنگ ئەوەیە کە مافی هەموو پێکاتەکان بە کوردیشەوە وەکو خۆی دابین بکرێت چونکە خۆ لە سەردەمی ئەسەدیش کە هەسەدە منتیقەیەکی بەدەستەوە بوو ئیتیفاقی لەگەڵ ئەسەد هەبوو کە شەڕی دژبەیەکیان ناکرد وەکو بەناڕاستە و خۆ جۆرێک لە حکمی زاتی و خودمختاریان پێدرابی یا وەرگربی ئەوەش یعنی حاڵەتێکی ئەمری واقع واتە دیفاکتۆ بوو لە چاکەی ئەسەد نەبوو ئەسەد ناچار بوو بە هەر حاڵ ئێستاش یعنی کە
ئەو حرەکەتە ئیسلامیە بە سەرکردایەتی ئەحمەد شەرع هاتۆتە سەرکار، نەک هەر ئەحمەد شەرع بڵێ ئەمە وەحدەتی سووریامان دەوێ، بەڵکو مەزلوم عەبدیش کە سەرکردایەتی هەسەدە دەکا ئەویش دەڵێ ئەمە لەگەڵ یەکپارچەی سووریان یا ئامادەین لە کاتی خۆیدا هێزی چەکداری هەسەدە ببێتە بەشێک لە مەنظومەی عەسکەری سووریا. بۆ چونکە بە تەئکید ئەگەر واش نەبی ئەو شێوازەی کە ئەحمەد شەرع هاتۆتە سەر حکوم بۆ ئەوە هاتووە کە یەکپارچەی کە سووریا یەکپارچە بی و یەکپارچەی سووریا بپارێزی هەسەدە، ئیتر ناچارە هەندێک لایەنیش هەر لەوانەیە بۆ مەکل و فێربازی بڵێن شتێکمان بۆ کردەوێ. زۆر باشە، دەگەڕێمەوە لای تۆ مامۆستا سامان. ئاماژەی بۆ کرد ئەگەر چی ئەم معادلانەی کە هاتوونەتە پێشەوە کاریگەری وڵاتانی ناوچە و وڵاتانی زلهێزیشی تێدایە، بەڵام دوجار ئاراستەی هەنگاوەکانی داهاتووی سووریا لە قازانجی پرۆژەی ئیسلامی، ئەمە وای تێگەشتم لە مامۆستا شوان ڕابەر، دەتوانین بڵین کە ئەمە کاریگەری لەسەر هەنگاوەکانی داهاتووی ڕەوتی سوننە لەسەر ناوچەکە دەبێت و ئایدیایەک دیدگایەکی خۆر ئاوایی بۆ ئەوە هەیە کە لە دوای ئەوەی کە هیلالی شیعی پەلی هاویشت بوو تاوەکو غەزەش لەولاوە لە سەنعا و لە یەمەنەوە بویسترێ ئیرادەیەکی وا هەبێ سوننەکان لەو قۆڵەوە بهێنرێنەوە پێشەوە و کاریگەری لەسەر عێراقیش هەبێت. من بڕوا ناکەم ئەو ئیرادەیە هەبێت کە بڵێ سوننە بکاتەوە سەردەست بەو ویست و حەزەی کە خۆی ئێوێ، ینی بڵین بەو ناوەڕۆکەی کە سوننە خۆی ئێوێ، کە من بستم شارعی ئیسلامی سوننیەکی داواکە. بەعکسەوە ئەمان بەم ناوەڕۆکەی کە خۆر ئاوا بیهێوێت بە تاکیدەوە ئەگەرە ئێستا بڵێن ئەگەر من هەر بۆ سووریا ئەگەر دەرچین لە خوێندنەوەیکی عاتفیانە توانی دوو ئەگەر هەیە. ئەگەرێکیان لەسەر کۆمەڵێ مەبنا منم قسە ئەەکەم، ئەگەرێکیان ئەوەی مەشروعێکی ئەمریکی ئیسرائیلی، طبعا من ڕوخانی ئەسەد ڕوخانی ئەو ڕژێمە لە سەرتاش باشم کرد بە موژدە باسی یەکەم، وەکو جەژنێک وایە بۆ گەلانی موسڵمان و بە تایبەتی سوننە و بە تایبەتر سووریا و کورد بێگومان. بەڵام قسەکە ئاوایە ئێمە یەقینمان هەیە بە دەسەڵاتێک کە لە سەروی هەموو دەسەڵاتەکانەوە یەمکرونەوە یەمکر الله والله خیر الماکرین، لە ئەگەری ئەوەی کە ئەمە مەشروعێکی ئیسرائیلی ئەمریکی بۆچی وا ئەڵێم من ئیسرائیل هەل لە ڕۆژانی سەرەتا هاتە سەرخەدوتی ئیتر سووریا نابێتەوە بە هەڕەشە بۆ ئێمە. من گومانی باش بە شۆڕژگێڕان بۆ ئەبم لەبەروی 12 ساڵە لە شۆڕشەکەن قوربانی ئەدەن، توانیوانە خۆڕاگر بن و نمونەی خۆڕاگریان پێشکەش کرد. ئەتوانم بڵم لەسەر یاسای ئینقاذ و ما يمكن ئینقاذه، ئەوەی کە بۆیان ڕزگار ئەکرێ زائیدەن فعل ما يمكن فعله، ینی ئەوەی کە ئەتوانن بیکەن. واتە ئێستا دەسەڵاتیان هەبێ وەکو قۆناغبەندی، وەکو قۆناغێک، وەکو تاکتیک کۆمەڵشتیان قبول کردووە. ئەوەش خوای گەورە کە ئەفەرمە لا يكلف الله نفسا الا وسعها، من بڕوام ئەوان بەو معادلە ئیشەکەن، بەڵام تۆمۆحیان گەورەیە بۆ داهات. واتە ئەحمەد شەرە ئەوەی کە لە بەرەی نووسڕەدا بوو وتی ئێمە ئامانجمان تەنها دیمەشق نییە قودسیشە، ئێستاش ئەمە لە دڵیدایە، بەڵام کۆناکە بۆی ناخوازێ. دڵنیام ئەو گومانیان پێبم ئەوە لە دڵیانایە، بەڵام حکمت ڕێنادا هیچ شتێک بڵێن جارێکە، چونکە ئەوان بریندارن، خەڵکێکی زۆریان لێ کوژراوە لێ ئاوارە بووە و سیستەمی نوێی جیهانی ئەتوانین بڵین سیستەمی نوێی جیهانی هەموو جونگەکانی ژیانی کۆنتترۆل کردووە. تەنانەت لە بانقێکەوە کە تۆ بتانی مامەڵی پێوکە ئەو سەیتەرە ئەکا بە سەریە، لە مامەڵە بە نەوتەوە بە ئاڵتونەوە بە بازرگانی بۆ هاوردە و هەناردە نرخی پارەکەت هەمووی لە ژێردەسی ئەوانە بێزگە لە پاوانخوازی لە تەسنیعی عەسکەریە لە زۆر شتە ئەمەوای کردووە کە جۆرە لە مرونەت پیشان بدەن، بەڵام من وا ئەبینم ئاسۆی هەڵهاتنی خۆری ئەهلی سوننەیە. ئەم قسەیە لە عاتیفەیەوەیە یاخود وەکو فەرمووت سیستەمی نوێی جیهانی یاخود سیستەمی نوێی جیهانیەوەی کە مستەڵەحەکە خۆت وتت، ڕێگە دەدات کە جیهانی ئیسلامی کەسانێک بێنێتە پێشەوە فعلەن لە خزمەتی گەلانی موسڵماندا بن یاخود سنووری بۆ دادنێ، کەواتە دڵخۆشی ئێمە ئەگەر مستەحیلە چییە؟ ینی بەرژەوەندی هاو بەشەیە چۆرەڵێ تەقاعدی بەرژەوەند بڕ هەیە، ینی تۆ مەسەن جیهادی ئەفغان وابوو، بۆ نمونە ئەمریکا ئەیویست سۆڤێت پێشڕەوی نەکا بۆ کەنداو کە ئەفغانستان سەرەتا ئەو پێشڕەوێ بوو،
مجاهدینی ئەفغان بڵێن ئەفغانەکانیش پێویستیان بۆ بوو کە ئەم هێزە داگیرکەرە لە ناو ببەنە دەرەوە. ئەمریکا ئەلیوا بەرژەوەندی خواستی کە هاوکاری مجاهیدەکان کە وە دوای هەر خۆشی تۆمەتباریکردن و بە تیرۆر و بەچیوچی لەبەرەوە من وا ئەبینم تەنها بەرژەوەندی ینی تۆ دژمنێکی سەرسەخت هەیە دژمنێکت هەیە کەمتر ئەوانش هەر بۆ یاسایانە ئیشەکەن اختیار ئەخەف الضەرەرینانی بۆ نمونە هیلالی شیعی ئەبینێ گەیشتوتە ناو لوبنان ساڕوخ ئەگەیەنێ چی ئەکا چیەکە لە لای ئەمریکیەکان ئیسرائیل قەزەی مرکزیە دۆزی مرکزیە بزەبت ینی ئەو نابێ ئەمنی ئەو کێتە خەتەر و جا ئەوگەر بۆ قۆناغێکیش بێ ئەو ئەمنە بخاتە سەلامەتیەوەهی ئەو کیانە ئەی کات بەڵامی تر مامەڵی دوای ئەمە کووتمان ئەوان پلانیان هەیە و انشاءڵڵا ئەوانی ترژ هەر پلانیان هەیە باڵسامان کەوتنی سووریا بەشار ئەساد لە قازانجی ئیسرائیل بوو یاخود لە زیانیدا بوو ئەگەر لە قازانجی ئیسرائیلدا بوو ئێمە وەکو ئایدۆلۆژیا کە سیر دەکەین بۆچی دەبێت دڵمان پێی خۆش بێت وڵی ئەزانی چۆنە من هەندێک خوێندنەوەی سادە ئەبینم کاڵێ وڵا لە زەرێری ئیسرائیلی نا لە قازانجی وەگەوکو بۆ قۆناغێکی کاتیش بێ چونکە تۆ لێەوە چەک و تەقەمەنی ئەگەیشتە حیزبوڵڵا بابەتی ئەمنی مخابراتی هاوکاریەکی باشی ئەو سنوورە بوون ئەو هیلالەی ئێران بوون بە تاکید لە قازانجی ئیسرائیلە ئەگەر بۆ کاتیش بێ دوای بەسەرا بشکێتەوە قەزەیەکی ترە بەڵام بۆم قۆناغە بەڵێ لە قازانجێتی پێت وایە دەتوانن واز و هەڵستنەوە سووریەکان ئەحمەد شەڕە دەتوانێت سووریا ئەوەندە بەهێز کاتەوە بچێتەوە جۆلان و سووریایکی یەکگرتووی بەهێز بەرامبەر بە ئیسرائیل دروست من نتوانم یەکشت بڵێم یعنی داوایەکم هەیە لە کوردان بە تایبەتی یعنی واز لەو خیتابە عدوانێ بێنن لە بە تایبەتی بەرامبەر بە ئیسلام کارەساتە تۆ میلەتێکی مسلمانی دووەم میلەتی لە ناوچەکە کە ئیسلام و قبول کردووە ئێستا کەسانێ بێن ڕەتی مەرجعیەتی ئیسلام کەن و بۆ دەستور ئەمە کارەساتە من حەزەکەم لێرە ئاماژە بە شتێک بکەم هیچ لەم بارەیەوە هەسەدا بەڵێ وتوانە من بۆ نمونە دکتۆر مرشید خەزنەوی ئەوە بە ئاشکرا تەسریحیدا کە مەلایەکی عەمامە بەسەرە و مەزلوم کۆبانیش بە هەمان شێوە دووپاتی کردەوە بەهەرحاڵ ئێمە ئەزانین ئەو تەوەجوهە هەیە لە ناو کوردەکانە بەداخەوە لە ناو ئەلمانە سووریەکانیشا بەس من ئەمەوێ هۆشداریەک بەم بە هەموو خەڵکێک یانیوە کە گوێی لێمانە هەر کەسی ڕەدی ئیسلام کاتەوە بۆ حکومڕانی با پێنج فەرزەش نوێژ بکە فکرەکەی لە ئیلحادەوە سەرچاوی گرتووە جام قسە لە خۆمۆ ناکەم بۆچی لە ئەلمانیە تا بیرۆکەی ئەلمانیت داهێنانی بەشەرە ئینسان کاتێدا ئەبڕە لە ئاسمان لە وەحی بڕای وایە کە ئەبێ خۆی حکومڕان لە چۆنەڵی تەسەور و دیدگای ئەلمانیت ئاینەکان زادەی بیری ئینسانن لە قۆناغێکی مێژوویە دروست بوون نابێت دەخالت لە حکم و سیاست بکەن کەواتە ئەو ڕێز لە تۆ ئەگرێ وەکو مسلمانێک بەڵام پێت ئەڵێ ئەو دینی تۆ بۆی نییە لە دەستورە پەنجە و جێ نەخشی هەبێ جا هەر کەسێک کە ئیسلام ڕەت ئەکاتەوە بۆ حکومڕانی ینی بڕوای بەوە نییە کە ئیسلام لە خواوە هاتووە و وەحی ئاسمانیە و شەریعەتە هەر کەسێکیش بڕای بەوە نەبێ با نوێژیش بکە با پێنج فەرزە نوێژکە ئەبێ مراجعی ئیمانی خۆی کاتە بۆیە من قسەکەم ئەوەیە با کورد نەبنە پێشڕەوی ئەم بانگەشە سامان بۆچی ئەم دیدگایە دروست بووە لای هەسەدە بەم شێوەیە ڕەتی کاتەوە پێتان وانە بە ئێمە من پرسیاری قسەی دڵی خەڵکت لێ دەکەم من وێنەری خەڵکم پێتان وانە نییە لە ژێر ناوی سیستمێکی ئیسلامی لە ئێران چەندین ساڵەوە یەک سەدەی ئێستەم لە کورد دەکرێت پێتان وانە لە ژێر سیستمی ناوی سیستمێکی ئەگەرچی لە دەسووردا ئەلمانیا بەڵام ئێستا پارتێکی ئیسلامی لە تووشیا لە سەردەسەڵاتە ستەمێکی گەورە لە کورد دەکرێت پێتان وانە لە سووریا ئەم ڕژێمەی کە هەبوو ئەگەرچی ئەلمانی بوو بەڵام مۆرکێکی ئەوەی کە لە ناو هیلالی شیعیدا هەبوو هەژمونی شیعی بەسەرەوە هەبوو جارێکی دیکە ستەمی لە کورد دەکرێت ینی پێتان وانە ئەم جۆرە لە بێزاریە لە ئایدۆلۆژیایی کە لە خۆر ئاوا هاتوۆتە ئاراوە بەهۆی ئەم هەموو زەخت و فشارە بووە کە ئەم وڵاتە بەناو ئیسلامیانەوە ستەمیان لە کورد کردووە من ناڵم ئیسلام لا فەرق بین عەرەبی ولا عەجەمی ئیلا بالتەقوا ئیسلام بەریئە لەم شتانە بەڵام ئەگەر لە ناو سیستمێکی ئیسلامیدا مافی بە کوردرا بووە ئەوانش قبوڵیان نەدەکرد بەڵێ ئێمە ئەبێ حەقیقەتێک بزانین ئەگەر ئەوە بیانووێ مەسەلەن بۆ نمونەوەڵا لە بەرەوەی ڕژێمێکی وەکو ئێران کە ئیدعای تەطبیقی شەریعەتەکا و کورتایە چەوساوەیە
خۆ ئێمە ئەمریکا کە ئێستا باوکی یا دایکی لیبرالیزمە ئەو گەلەی کە یعنی بڵێن ئەو میلەتە ئەو ئومەتەی کە لەسەر ئەو خاکە ئێستا بنیاتی ئەو حەزارەتەی ناوە لەسەر ئێسک و پرووسکی گەلانێک بوون لە پێش ئەوان کە قەتڵ و ئامیان کردوون یعنی قسەکە ئەوەیە ئێمەی موسڵمانە بێ قەناعەتمان وابێ ئیسلام سەرچاوەیە بۆ ژیانێکی ئارام بۆ هەموو کۆمەلگاکان بەڵام لە کاتێکا ممارەسەیەکی هەڵە ئەبینین بە تاکید ئەگەڕێن و نەقدی ئەو ممارەسە ئەکەین سە من ئەگەر نمونە بێنمەوە ئاوها ئێران فرسەتێکی گەورەی لە بەردەسا بووە کە چلو ئەوەنە ساڵ پێش ئێستا هاتۆتە سەر حکم ئەیتوانی کە من ئێستامی ئەو پەیامە بە هەر کەسێ بڵم کە لێکۆڵێنەوەی هەیە یا ور دەبێتەوە لە حکومڕانیەکان یعنی هەمووی قەرزداری کاک ئەحمەدی موفتیزادن کە لە بیدایەتی ئەو شۆڕشەوە قەناعەتی وابوو کە حکوومەتێک دروست بکرێهی هەموو گەلانی ئێران بێ هەڵبژاردنێکی بەمەعنا و ئەو سەقفەی ئەو چوارچێوەی کە دەستور کۆیەکاتەوە هەمومان کۆکاتەوە لەژێر بەرژەوەندی گشتیەکان ئیسلام هاتووە لەسەر بنەمای پاراستنی بەرژەوەندی گشتی و تەنانەت پاراستنی ماڵ و تەندروستی تاکەکان لەسەر و ئەساسە بنیاتی حکومێک ئەنێ وەیە ئێمە ئەتوانین ئەگەر بڵین ڕەخنەمان هەبێت لە شتێکیش ناکاتە ئەوەی کە مامۆستایەکی ئەمامە بەسەر لە جیاتی بێ نەقدی هەر ممارەسێ بکات بە ناوی ئیسلام بۆ نمونە داعش من ئێستا ئەگەر بڵین ئەگەر یەک مەجالێکی کەم بۆ نمونە ئەگەر یەزیدیەکان ترسیان هەبێت لە حکومڕانیەکی ئیسلام نابێ ئێمە ئینکاری ئەو ترسە بکەین زۆر باشە والحاصل ئێمە ئەبێ ئەی چۆن ئەمان بدەین بە یەزیدیەک مەسیحیە کە حکمێکی ئیسلامی کە بە مەرجعەتی ئیسلامەوە توی تا پارێزراوی خێزانەکەتی تا پارێزراوە دینەکەتی تا پارێزراوە معبەدەکەتی تا پارێزراوە و مافی ئەوەت هەیە دادگایەکی سربەخۆتە بێ مافی ئەوەت هەیە قوتابخانەتە بێ بە زمانی خۆت مناڵەکان بخوێنن و مافی ئەوەشت هەبێ لەو دەوڵەتە ببی بە وەزیر و بە محافظ و بە کاربەدەستیایە مامۆستا سامەدێم و لای تۆ مامۆستا شوان هەمێکە لەسەر خەتە مامۆستا شوان مامۆستامان خوێندنەوەی وایە کە جۆرێک لە فۆرمێکی ئاینی دەتوانێت مافی هەموو پێکاتەکان بدات بەڵام ئێمە دەزانین کە ئەحمەد شەرع خۆشی لە خیتابی ڕۆژەکانی ڕابردوودا لەگەڵ کەناڵ و ئاژانسە نێودەوڵەتیەکان سیان کردووە دەتەوێت چ دەوڵەتێکدا بمەزرێنی نەیوتوە دەوڵەتێکی ئیسلامی ئەگەر چی هەسەدا یاخود دکتۆر مرشید خەزنەویش جۆرێک لە خیتابێکی وایدا بێ کە دڵی ئەوانەی کە هەستی ئاینی بە تەواوەتی لە دڵیاندا چەسپیەوە ئەزیەتی دابێت بەڵام ئەوە تا دیمەشقیش خۆشی ناڵێ من دەوڵەتێکی ئیسلامیم دەوێت بەڵکو ئەحمەد شەرع وتوێتی دەوڵەتێکمان دەوێت کە فرە کلتور و فرە پێکهاتە بێت ناوی ئایدۆلۆژای نهێناوە ناوی قەومیەتی نهێناوە پرسیارەکە لەوەدا ئەگەر بێت و سبەی دەستور بنووسرێتەوە لە سووریا لەناو ئەم دەوڵەتەدا کورد چۆن مافەکانی خۆی دەدۆزێتەوە تەسبیتی دەکات لە دەستوری نوێی سووریادا بەێ طبعا وێ ڕای ئەوەی کە ئاینی هەموو پێغەمبەران بریتیە بووە لە ئیسلام بەڵام شەریعەتیان لێکجیا بووە چونکە ئیسلام وەکو ئاینێک لەلایەن خوای سوبحانەهو وتەعالا بۆ هەموو پێغەمبەران هاتووە تەنانەت پێغەمبەری ئێمەش سەلات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری ئێمە هەر نەستاوە ئەو حکومەی کە دایناوە جێڕایتی بە ناوی ئەوە بێ الدەولە الئیسلامیە واتە دەوڵەتی ئیسلامی چونکە لە ئیسلام بڕوای بە تەفویض نییە بەو مانایی ئەو کەسەی کە حاکمە بە نوێنەری خوای بزانی یا بە مجەسەمەیەکی خوای سوبحانەهو وتەعالای بزانی بەڵکو کەسێک لە نێو ئەو خەڵکەدا دیاری دەکرێ هەڵدەبژێردرێ بە میکانیزمێک لە میکانیزمەکان بەڵام شەریعەتی ئیسلام تەطبیق دەکا و پەیڕەو دەکا و دەیکاتە دەستور جا بەڕاستی ئەگەر ئاینی پیرۆزی ئیسلام لە هەر کوێیەکی جیهان تایبەتیش لە سووریا لە عێراق لە هەرێم ئەگەر پیادە و پراکتیک و پەیڕەو بکرێ ئێمە تەواو لێی بەهرەمەند دەبین کە دەڵێن یعنی هەمومان هەموو گەلوونەتەوەکان هەموو پێکاتەکان ئێستا جیهان لە ئەزمەی غیابی ئیسلامە لە هەر کوێ کە ئیسلام حاکم بی وەکو خۆی جێبەجێ بکرێ بەڕاستی هەموو خەڵک لێی بەهرەمەند دەبن تەماشە دەکەین لە خۆر ئاوا حکومێک هەیە کە حکمی دینیش نییە
بەومانایی نا دینی ئیسلامە نەدینی یەهودە نەدینی مەسیحیە کۆمەڵێک ینی مەساوی و عیب و عیوب و کەم و کوڕیان هەن ئەو کەم و کوڕیانە هەندێکیان بۆ دنیا زەرری لێ دەکەن هەندێکیان بۆ قیامەت لە قیامەت زەریبەی دەدەن کە پەیڕەوی لە دین ناکەن بەڵام کاتێک کە وەکو سیستەمێکی هاوچەرخ سیستەمێکی ژیان و حیات یعنی سیستەمێکی باشیان هەیە لە ڕووی ئیدارەدانەوە بۆ نمونە یەکسانی هەیە دادگەری هەیە کار بە قانون دەکرێت ئەوانە لەو جانیبە هەمویان ئیسیفادە لەوە دەکەن کەواتە وڵی جا حەز دەکەم پەیامەکەم بگە بڵێ باشە پەیامەکەت بگەێنە پرسیارێکی دیکە وڵی پەیامەکەم هەر ئەوەیە کارزانی بەڕێز بەڕاستی ینی ئەسڵ ئەوەیە یعنی نابێ مسلمانان داعیەکان حرەکاتی ئیسلامی لەوە بسلەمێنەوە شەرم بکەن ئەسڵ ئەوەیە ئەگەر بۆت بڵوێ و بۆت بکرێ پێویستە حکمی ئیسلامی جاری بکرێ و تەنفیز بکرێ بەڵام بۆ نمونە کەناکرێ مالایە دروک و کول و لای ترک و جلو کە ناتوانێ هەمووی بکەی واز لە هەندێک ناینی ئەمە محکومین بە حکمی یعنی عالەمی مثلەن بۆ نمونە حکمێک لە عالەم هەیە کە خۆر ئاوا سەرکردایەتی دەکا کە ئەمڕۆ کەش تاک جەمسەرە حکومەکە ئەلمانیەتە دیموکراتیەتە لیبرالیەتێکی یعنی ناتەواوە ئیدی مەجبورە بەیانی حرەکەتێکی ئیسلامی لە سووریای لە شوێنێکی تر بێتە سەرکار یعنی نەوایی خۆی تەواو کەشف نەکا بڵێ کاکە ئەمن دەمەوێت ئیسلام تەواو تەطبیق کەم بە دوو ڕۆژان بیپێچنەوە دەڵێ کاکە با هەموو پێکاتەکان بەهرەمەند بن ئاخر قسەم ئەوەیە فعلەن ئەگەر لە سووریا و لە هەر شوێنێک ئیسلام تەطبیق بکرێ ئیسلام نەک مافی ئینسانەکان و پێکاتەکان دەدا بەڵکو مافی حیواناتیش دەدا ئاتی كل ذي حق حقه مامۆستا شوان ئەوەی کە ئێستا هەیە لە سووریا ئەحمەد شەرع حاکمڕانی مطلق و ڕەهای سووریایە یاخودنا بە پێی حکمی شەرعەتی شۆڕژێڕی من پێم وایە ئەحمەد شەرع تەمثیلی بڵێن سەرڕمی ینی حکومڕانی سووریا دەکا و ئیلا ئەویش حاکمی مطلق نییە لەبەرچ یەک بە تەکید کۆمەڵێک هێز و تەیاری تری لەگەڵن کە بەشداریان لە شۆڕش کردووە محکومە بەوەی کە ڕایان وەربگری و ئیسیشاریان پێ بکە هەروەها ئەویش کۆمەڵێک خەڵکی لە دەور و بەری خۆیان ئیسلامیش احتیمامی بە ئیسیشارەدا ئاخر شت بەڕاستی ئەو ئیتیفاقیەی کە هەبووە کە ئەوان بێنە سەر حکم بە تەکید تا ڕادەیەک ئەگە بە شێوەیەکی کاتیش بێ دەبێ پەیڕەوی لەوەش بکەن مڕعاتی ئەوەش بکەن واتە ینی شت هەبووە پێش ئەوەی کە شۆڕشەکە ڕوودا لەگەڵ وڵاتانی دیکە مەبەستەوەیە گفتوگۆ هەبووە لە نێوان من ڕاستی من ڕای خۆم بە سەریحی دەڵێم حەزم دەکرد هیچ کەسێکیان لە پاڵ نەبا هیچ کەسێکیشیان محەڕیض و مشەجیع و مدافع نەبایە تەواو بە هێز و باڵ و قووەتی خۆیان هاتبانە سەرکار خۆ لە 2011ەوە ئەم شۆڕشە کراوە ئەوان دەمێکە لە ئیدلیب حکوومەتیان هەیە شەڕیان لەگەڵ ئەسەدا نەیان توانیە ئەسەد بڕوخێنن هەتا ئیتیفاقی نێو دەوڵەتی نەبووە ئیتیفاقیەکە ئەوەشی تیابووە کە ئەسەد ڕابکات و هەڵبێت و ئەوان بێن یعنی ئیدی ئەوەش بەڕاستی تەکتیکە و یعنی فەنی حەربە و سیاسەتە و دیبلۆماسیەتە و یعنی حەقی خۆیانە ئایا ئەوە باشترە یا ئەوە باشتر بوو کە ئەوان هەر لە سەردەمی شاخ و لە معارەزاتی و لە دەربەدەری بانە ئەسەدیش لەسەر حکوم بە ئەو زوڵمەی کە کردیتی زوڵمەکەی بەردەوام بە بەردەوام خەڵکی کوژبایە بێگومان ئەوە باشترەکە یەکێکی وەکو ئەحمەد شەرع بێتە سەرکار کەسبینێ حکوومەتێک پێک بێ حکوومەتەکە هی هەمووان بی مافی هەمووان بدا باش ماوەسا شوان دەگەڕێم وەلای بەڕێستان نەگەر کاتما ماوەسا سامان ئەحمەد شەرع پرسیارم لە مامۆستا شوان کرد حاکمی ڕەها و مطلقی سووریای ئێستا بۆچی لە ئەفغانستان دوای 20 ساڵ شەڕ لەگەڵ ئەمریکیەکان ئەوان ئەو ئایدۆلۆژیە و قەنەعەتەی هەیان و دواتر هەر دانیان پێدانە نابوو ئەمریکا واتە هەر سوور بوون لەسەرەوەی کە دەوڵەتێکی ئیسلامی و ئەمارەتێکی ئیسلامی دابمەزرێنن بەڵام ئەم هەموو گروپە باز لە نازانم چەند گروپە لە ناو ئەحراری شامدا کۆبوونەتەوە و پاشخانشی ئیسلامیان هەیە بۆچی ناتوانن ئەمارەتێکی ئیسلامی لە ناوچەکە ڕابگەێنن دوو ئەزمموی جیاوازن بە تاکید ئەبێ لە واقعەوە سیرکەین
حاڵەتی سووریا جیاوازە و من تاکیدم یعنی تورکیا ڕۆڵی هەیە لە سەپاندنی کۆمەڵە مەرجی خۆی وەکو پێشتریش ئاماژەم پێدا دیارە جۆرێک لە ئیتیفاق هەیە من ناڵم شۆڕژ گێڕەکان 100% هیچیان بەدەست نییە یاخود نەخێت 100% هەموو شتێک بەدەستخواانە نەخێت من دڵنیام ئیتیفاقیات جۆرێک لە مڕاعات و مش پێوترێ حکمت و دانایی و ئەو قۆناغە من وای ئەخوێنەوە ئینشاءالله هەروە ئەبێت من حەزەکەم کارزانەگە پرسیارێک نوێیەک دوو ڕوونکردنەوە بەم لەبەر بە فرسەتی ئەزانم چونکە باسی بە ئەلمانیکردن نەکرێ من حەزەکەم بە بینەران بڵێم ئێمە ئێستا لەم قۆناغا دوو جۆر ئەلمانیمان هەیە ئەلمانێتێکی توندڕە و کە لە نمونەی عێراق و لە نمونەی سووریا لە نمونەی کۆریای باکوور هەر وڵاتێکی ئاوا کە ئەمانە بە ئاگر و ئاسن حکومەکەن جاوانی کە بانگەشەی دەوڵەتی ئەلمانیەکەنەوە جۆرێکە و تاقیمان کردێتەوە ئەیبینین و ئەزانی چۆنە ئەلمانێتێکی تر هەیە ئەگەر من ئاوا نایبنە لەبەر خاتری ئەوان ئەلمانێتی دەرمان لیبرالیزم کە وەکو دەرمان سەیریکەین بەو دەرمانە ئەیبینم کە دەرهاویشتە و ئیفرازاتی زۆری هەیە لە نەتیجە گورچی لە ئەوەستێنێ یعنی ئێمە ئەو نمونەشمان لەبەردەسا بۆی حەزەکەم بەڕێز دکتۆر مرشید و بەڕێز مەزلوم کۆبانی و هەر کەسێکی تر ئەو دەوڵەتە ئەلمانی ئێوە دەوڵەتێکی لیبرالی بێ کە بەهای بۆ ئافرەت نەهێشتووە کە دەرهاویشتەکانی سەدان هزار جەریمە و تاوان و مناڵ لەباربردن و بێسەرپەرشتی مناڵ و بە کاڵاکردنی ئافرەت و فرۆشتنی ئافرەت و ئیستیغلالکردنی تاکە بۆ سەرمایەداری و گیرفان بەتاڵکردنی تاکەکان و نەهێشتنی قیەم و پەروەردەیە یەک نمونە بۆیەنمەوە هەموو خەڵک لەم قسە زوو تێ ئەگات یعنی کاڵم نێشتنی قیەم و پەروەردە بۆ نمونە ئێمە ئەگەر بڵین هەموو دەروون ناسان و کۆمەڵ ناسان کۆبکەینەوە لە پەروەردەی مناڵە بڵین ئەگەر لە سەعات دەوە ئەنتەرنێت نەمێنە بۆ مناڵەکانمان باشە هەمووی ئیمزایەکەن ئەڵەن ڕاستە ئەی بۆچی هەتا بەیانی 24 ساعت بە ئەنتەرنێت ئیشکا بۆ لەبەرەوەی ئەگەر ئیش نەکا بە میلیۆنان دلار زەرەرەکەین تر بزانە قیەمەکانی فەوتاندنی مناڵ و کۆمەڵگەکان و لێک هەڵوەشانی خێزانەکان لە پێناوی مادەیە ئەمە ئەو ئەلمانێتی و لیبراڵەتەیە کە ئەو برا بە ڕێزانەمان داواکەن بۆیە تکا ئەەکەم زوو دەسی لێڕگەن من خاڵێکی ترمەوێ بڵێم چەپگەرا و ئیلحاد دڕندەترین کارکتەری سیاسی و عسکەریان لە مێژووی بەشەریەتە بەرهەم هێناوە یعنی کەس ناتوانێت ئینکاری چەپگەرایی کۆریای باکوور و عێراق و سووریا بکات کە دڕندەترین ڕژەمەکانی سەرزەوین بۆ یاڵم ئەگەر ئەمریکا چەند تۆغیانی هەبێت چەند زاڵم بێ هەمیشە ئەم دیکتاتۆرانە میلەتەکانیان وا بێزار کردووە کە پەنابن بۆ شەیتانیش بۆ ئەوی ڕزگاریان بێ خاڵێکی تا ئەوەیە کە بڵێم بابەتی ئەم قۆناغا حەزەکەم زۆر تەرکیزی لەسەرکەم قۆناغی ئاشتبوونەوە ئاشتکردنەوەی گەلانە لە نێو یەکتریا گەلانی مسلمان بە تایبەتی ئاشکردنەوەی کورد کە کاتێ کۆلۆنیالیزم دێت و داریکاری ئەکا و دابەشکاریەکە کورد دابەشەکە ئیتر هۆکەی چییە من وەکو شخصی خۆم بۆ هۆیەکی ئاینی ئەیگەڕێنمەوە بۆی میلەتێکی پابندە بەدینەوە و بۆی جارێکی تر هەڕەشیان بۆ دروست نکات و ئاوان لێ کردووە ئەو گەلانەی کە دابەش کرا بە سەریانە کە مسلمانن بەڕاستی مافی براتیان نەتوانی بکەن من شخصی خۆم بڕوان بە کوتلێ و دەوڵەتی گەورە هەیە ئەگەر مافی من و عەرەبێک و فارسێک و تورکێک وەکو یەک بەڵام ئەوان نیان کرد بۆیە ئەمەی ڕاستکردنەوەیکیش بکەم ئیسلام ئەو دەوڵەتی ئاینی و فیۆکراتی دروست ناکات دەوڵەتی ئاینی دروست ناکات قسەکە ئەوەیە دەوڵەتی تیۆکراتی لە فرعونەکانەوە دروست بۆ دوایی لە سەدەکانی ناوەڕاست کەنیسە چونکە دەوڵەتی تیۆکراتی لە من نوێنەری خوام لە عەرزا بە عەکسەوە لە دەوڵەتی ئیسلامی یاساکە پێوترێ ئیسعاد الناس بەختەوەرکردنی خەڵک ئێمە ئەمانەوەی خەڵک بەختەوەرکەین هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کاتمان نەماوە بۆ کۆتاقسە دەگەڕێمەوە لای مامۆستا شوان ڕابەر مامۆستا شوان سەبارەت بە نوێترین پێشاتی تورکیا سەردانی پەرلەمانتارانی دەمپارتی بۆ لای عەبدوڵڵا ئۆجەلان لەم کاتەدا چ پەیوەندی بە گفتوگۆکانی پرسی گفتوگۆکانی نێوانە سەدە و دیمەشقەوە هەیە هیچ علاقەیەک و حەڵقەیەکی وەسڵ هەیە سەبارەت بەمە خوێندنەوەتان چی ئەگەر پرۆسەی ئاشتی لە نێوان تورکیا و پەکەکە دووبارە بێتەوە بەرباز گفتوگۆ بکرێت پێتان وانییە ڕێکەوتن لە نێوان هەسەدە و دیمەشقیش ئاسان نەبێت سوپاس دەکەم ئەگەرەمە وەکو کۆتا پرسیار بێ بۆ بەڕێستان وەڵامەکەی بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ خۆی تورکیا دەوڵەتێکی کاریگەرە لە ناوچەکە و بەسەرکردایەتی ئەردۆگان ئێستا لە سیاسەتی نێودەوڵەتی هەرێمیش تێدەگەن دیارە
کۆمەڵێک مەشاریعی متغیر لە ناوچەکە هەن بۆ نمونە مەسەلەی مەشروعی ئەبراهامی بڵێن ئەمریکا کە چەند وڵاتێک ژێر بەژێر لەگەڵ ئەمریکا تەوقیعیان کرد هەبوو بە ئاشکرا هەبوو بە نهێنی ئاشبوونەوەیان کرد ئێستا مەشروعی شەرقی ئەوسەتی جەدید بێگومان ئەگەر بۆیان بڵوێ بە سەرکردایەتی ئەمریکا و بە پاڵپشتی ئیسرائیل لە ناوچەکە و بۆ پارێزگاری کردن لە ئیسرائیل و پاراستنی ئیسرائیل و دەورپێدانی ئیسرائیل و گەورەکردنی ئیسرائیل یعنی ئەم مەشروعانە جێبەجێ دەکەن حکمی هەندێک لە وڵاتەکان دەگۆڕن حکمی هەندێک وڵاتان تعدیل دەکەن واتە هەمواری دەکەنەوە ئیدی لەو سۆنگێەوە بەڕاستی کە گۆڕانکاری وەکو دەستپێک لە سووریا دەستی پێکرد کە کوردەکانی سووریا وەکو فیکر و ئایدۆلۆژیا وەکو ئینتیما لەگەڵ پەکەکە لێگنزیکن یا هەندێک وەکو یەک تەوسیفیان دەکەن پەکەکەش معارەزەی تورکیایە تورکیا وای پێ باشە کە ئاشتەواییەک بکە کە ئاشتەواییەکی قانونی بی لە ڕێی ئۆجەلان کە ڕێبەری هەمویانە کە چەند جارێک پێش ئێستا لە پەرلەمان ئەردۆگان و دەوڵەت باخچەلی ئەوەی نمایش کرد و ئەمڕۆ کەش دەم پارتی وەفدێکیان لە ئیمرالی چوونە سەردانی ئۆجەلان ئەو قسانەی کە دەم پارتی دەیکا بە ناوی ئۆجەلانەوە بەڕاستی قسەی نوێن و قسەی باشیشن ئەگەر بێت و پیادە و پەیڕەو بکرێن کێشەی کورد لە تورکیا بە شێوەیەکی دەستوری پەرلەمانی سیاسی انتخابی ینی چارەسەر بکرێ و مافی کورد مەسەن مەضمون بکرێ ئەوە شتێکی باشە کە ئەمن بەڕاستی تا ڕادەیەک بە زەحمەتیشی دەبینم. لە هەولێرەوە زۆر بەڕێز شوان ڕابەر چاودێری سیاسی حەزم دەکرد زیاتر لەسەرم پرسە گفتوگۆ بکەین بەڵام ئەمە خودی خۆی یەک بەرنمەیەکی دەوێ بەڵام هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە کاتمان نەماوە سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان کە لەگەڵمان بوون و لە سۆدیۆش مامۆستا سامان ڕەباتی چاودێری سیاسی ئەوە بەخێر بێن دوبارە سپاس بۆم دەرفەتە زۆر خۆشحاڵ بووین. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی گفتوگۆ بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرین تا بێگەیشتنەوە لە ئەڵقەی داهاتوو کاتێکی باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.